دەکەین ڕێکاری پێویست بگرن لەبەر بۆ دۆزینەوەی تاوانباران و سزادانیان چونکە سووتاندنی پەیکەر لە هەرێمی کوردستان لە حاڵەتەوە بووە بە دیاردا و پێویستە سنوورێکی بۆ دابنێت بەڕێزان مێژووی بابان بەشێکە لە مێژووی گەلی کورد سووتاندنی پەیکەری و ڕەحمان پاشای بابان سووتاندنی ڕەمزێکی گەورەی گەلەکەمانە و ئێمە لای خۆمانەوە لە سەنتەری ڕۆشنبیری و کۆمەڵایەتی بابان هەموو هەوڵێکمان نەخەینە گەڕ و سکاڵای یاسایی لە دژی بکەرانی ئەو کارە قێزەونە تۆمارەکەین و هاوکاری دەستگە پەیوەندیدارەکان دەبین بۆ دۆزینەوەی بکەرانی ئەو ڕووداوە و بە سزاگەیاندنیان چاوەڕێی هەڵوێستی جدی لە دامودەستگەکانی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان دەکەین بۆ سزادانی تۆمەتباران سنتەری ڕۆشنبیری و کۆمەڵایەتی بابان یانزەی ئایاری 2021 و زۆر سپاس و دەستان خۆش بەخێر بن بەچی ئاماجێ لەم شوێنە دانرابوو شوێنەکەی بۆ هەڵبژاردەکەی چۆن بووە و پێکاتەکەی بۆ وا بووە کە ئەوەنە بە ئاسانی بشکەندرێ و بسووتێنرێت بەڵێ ئەو پەیکەرە پەیوەندی بە مێژووی فەرمانڕەوایی میرنشینی بابان و بە تایبەتی ئەو ڕەحمان پاشای بابانەوە هەیە لەبەرەوەی ئەو ڕەحمان پاشای بابان لە ساڵی 1970 تا 1970 فەرمانڕەوایی کردو ماوەی 25 ساڵ بە ناوبەناو بە بشەڕی و لەم شوێنەیە دوو جار لەشکری ئەو سەردەما هێرشێنەر با بڵێن لە بەغاوە هێرشیان کردو بەرەو کوردستان و لێرە شەڕێکی گەورە ڕوویداوە و لێرە ئەم دوو شەڕێک لایکەرەوە بوو لەبەرەوە ئەو شەڕەش بە قیادەی و ڕەحمان پاشای بابان خۆی ڕوویداوە ئەو لەبەرەوە ئەم قەیچی مێژووی هەیە بەو مێژووی پێکهاتەی پەیکەرەکە لە بە فایبەر گڵاس دروست کراوە ئەو مادەیەش وەکو ئەزانن ئەوە مادەی بە لە مادەی فایبەرگڵاس دروست کرابوو تاوان بە نەوت و بەنزین و ئەوی کە زانیاریمان هەبێ ئەوەی کە بتوانین بیڵێن بەکارهێنراوە بە سووتاندنی ڕاستان نایەوە کە پێکەرێکی تر دروستکەنەوە بە مادەیەکی تۆکمەتی و گۆرد لە هەمان ئەوە دواتر لە سنتەر کۆبوونی لەسەر ئەکەین و بڕیار ئەدەین مامەتان وایە ئەمە دەستێکی تایبەت بێت دژی بابانەکان چونکە پێ 4 مانگ پێش ئێستاش بە هەمان شێپەکەری یەکەم میری بابانەکان بەڵێ 4 مانگ پێشی سەر پەیکەری فەقێ ئەحمەدی دارەشمانە لە قەڵات زێر شکێنرا بە هەمان شێوەڵی ئێمە جارێ ئەو زانیاریانە باڵێن لە لێکۆڵینەوە هێشتا ناتوانین ئەو بسەربێنین کە بە تایبەت دژی بابان بێ سووتاندنی یا سووتاندنی ئەم پەیکەرە و شکاندنی پەیکەری فەقێ ئەحمەد بەشێکە لە مێژووی کوردی ینی پێشەوەی دژی بابان بێت دژی کووردە پێشەوەی دژی بابان بێت بنەماڵەیەکی دیاری کراوە بێ بە بابان بێ پەیوەندی بە مێژووی هەمووی گەلی کوردەوە ئەو بابەتە بەجێلین بۆ لێکۆڵینەوە بۆ دەستگا پەیوەنددارەکان زیاتر مهدی محەممەد علی مەردان بابان ئەندامی دەستەی کارژێڕی سنتەری ڕۆشنبیری بابان